من ناو مامۆستا لەتیف پۆڵس ئەستیفانە لەدایک بووی شاری سلێمانی لە ساڵی 1970 لە گەڕێکی چابوونکەران کە حەزرەتی مەسیح لەدایک ئەبێ ئەستێرەیەک دەرەکەوێ بۆ خۆ ئامادەکردنیش بۆ جەژن وەکو نەریتێکی کۆن ماوەتەوە بۆمان ماڵ ئەڕازێنرێتەوە دەزەکرێ بە خۆ ئامادەکردن بۆ چێشتی جەژن. ئەو خواردنانەی کە لە جەژنا زیاتر ئێمە بەکارمان هێناوە تا ئێستاش هەر بەردەوامە قەلە، ییپەیە، کفتەیە، برنج و شلە و قەیسی و لەگەڵ یا بریانی یا قوزی ئیتر هەر شتێک بێ لەم بابەتانە. ئەم دارەی ئێستا کە ئەیبینیت پێڵێن درەختی سەری ساڵ، ئەمە نەریتێکی کۆنە کە ماوەتەوە بۆمان. ئەو کاتانە زستان زۆر سەخت بوو، لە دایمەن جەژنی ئەمەش ئەکەوێتە مانگی بیدایەتی زستانەوە، بەفر و باران زۆرە ئەباری، وەکو نەریتێک وەکو دڵخۆشکەرەوەیەک بۆ زیاتر بۆ مناڵ کە شتێکی جوانی بۆ بکەی، شتێکی تازەی بۆ بکەی کەوا لەوە پێش نەکرابێ بۆ لە ساڵەکەدا. مەبەستی ئەم پیاوە کە ناوی بابە نوێل کە بە ئەنگلیزی پێڵێن سانتا کلۆس، مەبەستی دڵخۆشکردنەوەی مناڵان بووە لە ڕۆژانی جەژندا. ئیتر ئەمە بووە بە نەریتێک تا ئێستا ماوەتەوە. ئێمەش لە ڕۆژانی جەژنا دیاری ئامادە ئەکەین بۆ مناڵەکانمان بۆیان ئەپێچینەوە و ئەیخەینە ژێر درەختەکەوە، بەیانی مناڵەکە هەڵەسێت وا هەست دەکا کەوا بابە نوێل ئەو پیاوە نورانیە ئەو دیاریانەی بۆ هێناوە. جاران کۆن ئەم درەختانای کە ئێستا لە کارگەکان دروست دەکرێت جاران نەبوو. جاران من لە بیرمە کە گەنج بووم لە ساڵی حەفتاکان و بەرەوژوور ئەچووم لە دارچنەوبەرەکان چەند لەقێکم لێ ئەکردەوە. دارچنەوبەری بەعزێ مەکتەبەکان و ئەو شوێنانەی کە دارچنەوبەری تیا بوو چەند لەقێکمان لێ ئەکردەوە، ئەمهێنایە ماڵەوە. لەقە سەرەکیەکەی لە ناو ئینجانەیەکە قایممە کرد. ئەنجا لەقەکانی تریشی بە پەت قایممان نەکرد. دوایەوە ئەمان هێنا لۆکەی سپی شیمانە کردەوە و بەسەر لقی دارەکانە بە تایبەتی بەشی سەرەوەی بڵاومان ئەکردەوە لە شێوەی بەفر کە ئەنەما بەفر باریوە لەسەر ئەم درەختە کە ئەمە خوا ناردوێتی. حەزرەتی مەسیح شتی وای کردووە کە لە عەقڵی بەشەریەتە نییە.